Hej! Matematikk grundvux delkurs 3 sidan 144. Blandade uppgifter, uppgift nummer 175. Rita en stråle. stråle ku درست دەکەی. stråle هەمیشە هێڵەکە ئەو هێڵە یەک لای گیرایە لایەکەی دیکەشی کرایتەوە ئەوجا بە کەیفی خۆت ئێرەی گیرایە ئەوها یان لایەکەی دیکەی یان ئێرەی گیرایە بەڵام ئەو لایەکەی دی کرایتەوە کاتە ئەوە سترۆلەیە ئەوە تەواو. ئێستا ڕومبەکەی کو دروستکەم ئەوها دروستی دەکەم هەر چارلایی وەکو یەکە ئەوها ئەگەر ئێرە بۆ وێنە 2 سانتیم بوو ئێرەش 2 ئێرەش 2 ئێرەش 2 بەڵام نابی ئەوها دروستی کەم چونکە ئەوە کوەدراتە چار گۆشەیە ڕومب وەکو چار گۆشەیە بەڵام لێرە زاویەکە گۆشەکە ڤینکلەکە ڕاستە ڕێتە بەڵام لێرە ڕاست نییە ڤینکلەکان ڕاست نینە 90 گراد نینە 90 پلە نییە سپێتسیک ڤینکلی دروستکە زۆر گرنگە سپێتسیک ڤینکل ئەمن ئەگەر هێڵەکم هەبوو هێڵەش کەشم هەبوو یەکسەر دەتوانم ڤینکلەک دروستکەم لە مابەینی دوو هێڵەکان بۆ وێنە ئەو ڤینکلەم دروست کرد ئەو ڤینکلە نووکی ڤینکلەکەی تیژە واتە ئەگەر تەمەشاکەین ماوەکەی کرایتەوە لە مابەینی ئەو دوو هێڵەی گچکەیە بچووکە ئەوە سپێتسیک ڤینکلە هەتا دێ سپێتسیک ڤینکلەکە گەورە دەبی بەڵام هەر ناوی سپێتسیکە هەتا بتوانم ڤینکلەکەی دەکەمەوە گەورە دەبی هەر ناوی سپێتسیکە هەر ناوی سپێتسیکە هەتا دەکەومە سەر ئەو هێڵە کەسکە ئەو کاتە ناوی ڤینکلەکەی دەگۆڕدرێ دەبی بە ئەوها ئێستا دەبی بە ناوە چی دیکە چونکە لە مابەینی ئەو دوو هێڵەی دەتوانم ئەو هێمایە دانێم ڤینکلەکە ناوی دەبیتە ڕات ڤینکل واتە گۆشەی وەستاو گۆشەی وەستاو 90 پلەیە ناوەکەشی دەگۆڕێ پاشان ئەگەر دیسان ئەو هێڵم ئەوها گۆڕی دیسان ناوی ڤینکلەکەی دەگۆڕدرێ هەرکە لە 90 زیاتر بوو ناوی دەگۆڕدرێ لێرەوە ئێستا ڤینکلەکە بووە تروبیک واتە کراوە ئەوها هەر تروبیگە ئێستا هەر تروبیک هەتا دەگەمە سەر ئەو هێڵە کەسکەی ئێرە ئەو جەناوەکەی دەگۆڕدرێ چی دیکە تروبیک نامینێ چونکە توانیم دوو دانە لەو ڕێت ڤینکلەی دانێم یەک لێرە کەواتە ئەو ڤینکلە لە مابەینی ئەو هێڵە سۆرە و ئەو هێڵە ڕەشەی ئەوە ڤینکلە چی 180 پلەیە ئەو ڤینکلە 180 پلەیە چونکە ڤینکلەکە 180 پلەیە ناوەکی تایبەتی هەیە پێی دەرێن ڕاک ڤینکل ئەوها ڕاک ڤینکل ئەوی دیکە سپێتسیگەکە ناوی چ بوو ناوی سپێتسیک بوو بێگومان واتە تیژ سپێتسیک ئەوی دیکەش ناوی ڕێت ڤینکل بوو ئەوەی 90 پلەیە ڕێت ئەوها ڤینکل تروبیگیش کە کرایتەوە لە 90 زیاترە لە 180 گچکەترە تروبیک ئەوها ناوەکانیان دەبی بزانم ڕاک سپێتسیک ڕێت ئۆکتروبیک لێرە نووسرایە ڤیلکەنەرە ڤیلکە ئاڤ سیمبۆلەنە ئار سیمەتریسکە کامەیان سیمەتریە ئەو سیمبۆلەیان ئەو وێنەیان ئەو هێمایە کە بتوانم هێڵی سیمەتری ڕاکێشم بیکەمە دوو لای یەکسان وەکو یەک ئەوە سیمەتریە دەنا سیمەتری نییە بۆ وێنە لێرە لە وێنەی
یەکەم ئا دەتوانم ئەمن هێڵک لێرە دانێم بیکەمە دوو بەشی یەکسان لای ڕاست و لای چەپ کەواتە ئەو وێنەیە سیمەتریە. دیسان لێرە دەتوانم ئەوها هێڵک دانێم دەبیتە دوو لای یەکسان سیمەتریە. لێرەش ناتوانم هێڵەکە ئەوهابی ناشتوانم ئەوهابی چونکە دوو لای یەکسان نییە، بەڵام دەتوانم هێڵەکەی ئەوها دانێم. هەرچەندە هێڵەکانی من ڕاست دەرناچن زۆر باش نینە، بەڵام ئەوها دەبیتە سیمەتری، هەردوو لای ئەو لایە و ئەو لایە وەکو یەکە کاتە لێرەش دەتوانم، بەڵام لێرە ناتوانم چونکە ئەگەر ئەو هادانێم دوولایەکە وەکو یەک نییە، لێرە ئەو شتە هەیە لێرە نییە، ناشتوانم ئەو هادانێم، ناتوانم ئەو هادانێم کەواتە تەنیا ئەوە سیمەتری نییە، ئەوانی دی هەر سێکیان سیمەتریە. لێرە نووسرا سکریب لێنگ دەنە ئی مێتەر. لێرە سانتیمەترم هەیە کو دەیکەمە مێتەر دابەشی سەدی دەکەم، واتە ئەو ژمارەیە چی لێدێ دەبیتە کە دابەشی سەدی دەکەم فاریزەک دەکەویتە مابەینێ فاریزەکە لێرە دادەنیشی دەبیتە 3,20 مێتەر، 3,20 مێتەر. دەسیمێتر بیکەمە مێتەر دابەشی دەی دەکەم کەواتە یەکسان دەبی بە 6,5. کیلۆمەتری کە بکەمە مێتر لێکی دەم لەگەڵ 1000 لێکدان گۆنگەر کاتەکە لێکی دەم لەگەڵ 1000 دەبیتە 4,500 مێتر. لێرەش ملیمەترم هەیە کە بیکەمە مەتر دابەشی هەزاری دەکەم یەکسان دەبی بە 1,2 مێتر. 1,200 چونکە سفر هیچ مانای نییە لە ڕاستی فاریزە دەتوانم بنووسم 1,2، بەڵام ئەگەر بنووسم 1,200 کێشە نییە. پرسیاری 178 مێت هەرکە جێم لە وشەی مێت بوو واتە پێوانەی بکە، لینیاڵەکەت بینە ڕاستەکەت بینە، مێتەی بکە و پێوانەی بکە. ئەو جە نووسرایە مێت ئی هێلە ئێلەر ئۆک هەڵڤە. زۆر گرنگە ئەو دووشە هێلە و هەڵڤە واتە ئەگەر لە کاتی مێتە بۆ وێنە ئەو وێنەیە لێرە هەتا ئێرە ئەگەر مێتت کرد دەرچوو بۆ وێنە 10 سانتیم و 2 ملیمەتر، نابی بنووسی 10 سانتیم و 2 ملیمەتر، بەڵکو یان دەبی بنووسی 10 سانتیمەتر ملیمەکەی لابەی، یان دەبی بنووسی 10 سانتیم و 5 ملیمەتر هاڵڤەی دەتوانی بنووسی نیو، بەڵام نابی 2 3 و 4 و شتیاوها بنووسی 1 و 6 و تەنیا 2.5 دەتوانی، 10 دەتوانی، 8.5 و 8، 7.5 و 7 ئەو شتانە ئەوانی دی ناتوانی، تەنیا هەڵڤ و هێل. پاشان کە پێوانەکەت کرد ئەو جا پێمان بڵێ ویلکەن ئار لێنگدەن ئی ڤێرکلیهێتن. ئێستا ئەتوو لێنگدەکەت زانی لەسەر وێنە سکاڵەکەشت هەیە، ئەو سکاڵە زۆر گرنگە لە کاتی نووسینی سکاڵە هەمیشە و هەمیشە ئەو ژمارەی لە لای چەپە لەسەرەوە دەنووسرێ، ئەو ژمارەی لە لای ڕاستە لە ژێرەوە دەنووسرێ، هەمیشە ئەو ژمارەی لە سەرەیە بیلدە، هەمیشە ئەو ژمارەی لە خوارەیە ڤێرکلیک هێتە. ئەمن لێرە بیلدەکەم هەیە چونکە بە خۆم چوم پێوانم کرد بۆ وێنە دەرچوو 10 سکاڵەکەشم هەیە، تەنیا ڤەرکلیهێتەکەم نییە، بۆ ئەوەی ئەو ڤەرکلیهێتەی ببینمەوە تەنیا ئەو دەیەی دەینم لێ چی دەدەم لەگەڵ ئەو 6. ئەم نازانم چەندە، بەڵام ئێستا ئەتوو دەزانی چەندە، هەر چەند بوو لێ چی بدا لەگەڵ 6. ئێستا بێە سکاڵەکەم هەیە، یەک سکاڵەکە 10 لە یەکەواتە گەورە کرایە ئەو وێنەیە، کاتەم یەکسەر دەنووسم 10 لە 1 یەکسانە بە ئەو جە دەچم لینیاڵەکەی خۆم دەینم بزانم لێرە تا ئێرە چەندە، درێژترین
شت پێوانە دەکەم بۆ وێنە دەرچوو هەشتا. هەشتەکە لێرە دەنووسم، ڤەرکلیهێتەکەی نازانم چەندە، لێرە تۆزێک زەحمەتە. هەتا ئەو ڤەرکلیهێتەی ببینمەوە ناچارم ئەمن ناتوانم هەشتی جارانی یەک بکەم و تەنیا تەواوبی، دەبی ئەمن هەشتی دابەشی دەی بکەم، هەشتی دابەشی دەی بکەم هەتا ڤەرکلیهێتەکە ببینمەوە، چونکە لێرە ئەو مێرولەیە یان مێشولەیە گەورە کرایە، واتە لە ڤەرکلیهێت ئەگەر دەرچوو لێرە هەشت بوو لە ڤەرکلیهێت زۆر گچکەترە لە هەشت، بە 10 جار گچکەترە، کەواتە هەشتی دەینم دابەشی دەی دەکەم، دەکاتە 0.8 بزانە دەکاتە چەند. ئەوە لە ڤەرکلیهێت دەبینمەوە، ئەوجە دەنووسم سانتیمەتر، چونکە ئەمن پێوانەکەی خۆم بە سانتیمەتر بوو، لێرەش هەروە بە سانتیمەتر پێوانەی خۆم کردبوو، دیسان دەنووسم لە وەڵامەکەم سانتیمێتر. ئەوجە دێمە لای 3 دەرێک و دەزانین هورویەتمان ئەگەر پێوەرەك سکاڵەکە گەورە کرابوو یان گچکە کرابوو، فۆشتۆرینگە یان فۆرمینسکنینگە، زۆر ئاسانە. ئەگەر هاتو سکاڵەکە ئەو هانووسرا 1/10، چونکە یەکەکە زوو نووسرا لە لای چەپ، کەواتە ئەوە فۆرمینسکنینگە، گچکە کرایە. ئەگەر هاتو نووسرا بۆ وێنە 10 بۆ 1، ئەوە گەورە کرایە، فۆرستورینگ ئەوها دەزانم. هەندێک جا سکاڵە ڕەنگە ئەوها بنووسرێ 100 بۆ 1، دیسان فۆرستورینگە. ئەگەر نووسرا 1 بۆ 100 ئەوە فۆرمینسکنینگە، کاتە ئەگەر یەکەکە زوو نووسرا ئەوە گچکە کرایتەوە، فۆرمینسکنینگ. هەر ئەوەندەیە. Hur stor är vinkel V? Vinkel V چەندە؟ ئەمن چونکە دەزانم هەر 3 ڤینکلەکان بە یەکەوە، ئی هەموو 3 گۆشەک 180 پلەیە، 180 گرادە، 180 دەرەجەیە. ئەو دوانە بە یەکەوە دەکات چەند؟ 45 و 55 دەکاتە 100. کاتە ئێرە ئەو ڤینکلە دەبی بکاتە 80، چونکە هەر سێکیان بە یەکەوە دەکات 180، کاتە یەکسەر دەزانم 180ەکەی دەینم 100 لێ فڕێ دەدەم، دەمێنێتەوە 80، وەڵامەکەم دەڵێم 80 گرادەر. لێرە ئەو پرسیارە زۆر گرنگە، ئەمن لێرە ڕاک ڤینکلەکەم هەیە، واتە ئەو ڤینکلانە هەر سێکیان بە یەکەوە 180. ئەمن ئەگەر 2 دانەم زانی لەو 180 ئەوە مزانی، ئەوەشم زانی 100% ئەوەی دەزانم، چونکە بە یەکەوە 180، کەواتە ئەمن 75 و 38 کۆ دەکەمەوە، 5 و 8 13 7 و 3 یەکیش 11، ئەوجە 180ەکەی دەینم 113 لێ دەردەکەم، 10 لێ بڕوا 7 یەکی لێ بڕوا 6، لێرە ڤینکل vێ یەکسانە بە 67. ئەو هادە ئەگەر ڤینکلەک ڕاک ڤینکلەکت هەبوو دەبی یەکسەر ئەتو بزانی هەمویان بە یەکەوە دەکا 180، ئەوجە هەندێک جار 2 دەزانی، هەندێک جار 2 ڤینکلە، لێرە 3 دانە ڤینکلە، ئەوە 1، ئەوە 2، ئەوە 3. پاشان ئەمن کردێ 67 هەتا بۆ ئەوەی دڵنیابی هەر سێکیان کۆ بکەوە بزانە دەکا 180 یان نا. ڕێکنە ئەو تریانگلنس ئۆمکرێت ئۆک ئاریە. ئۆمکرێتی هەر 3 گۆشەک ئەو لایەی کۆ دەکەیەوە لەگەڵ ئەو لایەی، پاشان کۆی دەکەیەوە لەگەڵ سێیەمین لا. کۆکردنەوە تەنیا 4.8 کۆ 3.2 جەمع یان کۆ 7.1 پلوسە ئیهوب سوممە ئۆمکرێتەکە تەواو دەبی. ئەدی ئاریەکە کو ببینمەوە، ئاریەی
سێ گۆشەی هەمیشە دەکاتە ئەو بنکەیە. کوزانیم ئەوە بنکەیە چونکە ئەو سیمبۆلەی دەبینم. ئەو سیمبۆلە گرنگە، یەکسەر بنکەکە دیار دەبی لەگەڵ بەرزیەکە، ئەوەش بەرزیە. کاتە ئەوە بنکەیە هەفت و یەکە لێ چی دەدەم؟ لێرە لێکدانە ئاریا لیکەمێ 7,1 گۆنگەر 2. ئەوە 2 گۆنگەر 2. بەڵام نابی لەبیرم بچی هەمیشە دێلەمێ تڤۆ. لێرە هەروە بەڕێککەوت ئەوەش 2، بەڵام لێرە هەر چەند بوو لێرە هەر 2. ئەو 2 لە ڕێسا و لە قانونەکەی هەیە. کەواتە ڕووبەری سێ گۆشە یەکسانە بە باس گۆنگەر هۆید دێلەمێ تڤۆ. باس گۆنگەر هۆید دێلەمێ تڤۆ. واتە بنکە جاران بەرزی دابەش 2. بنکەکە 7 و 2 بەرزیەکەش 2 هەمیشە دابەش 2. هەمیشە دەبی لە تەنیشتی بنووسم سانتیمەتری 2 کڤەدرات سانتیمێتر. پرسیاری 181 هلۆنگ ڕادیە هار تیۆ کرۆنە مێت ئی هێلە. ڕادیە واتە نیوە تیرە. ڕادیە هەمیشە واتە بازنە. بازنەکت هەیە، لێرە بازنەکت هەیە. ئەو بازنەی ڕادیەکەی واتە لە چەقی بازنەکەی، لە ناوەڕاستی بازنەکەی هەتا سەر چێوەکەی ناوی ڕادیەیە. لێرەش هەتا ئێرە هەر ناوی ڕادیەیە. لێرە هەتا ئێرە، لێرە هەتا ئێرە، لێرە هەتا ئێرە هەمووی ناوی ڕادیەیە. 2 ڕادیە لە تەنیشتێک، ئەو ڕادیە و ئەو ڕادیە چ دروست دەکەن؟ دیامێتەری دروست دەکەن. دیامێتەر واتە تیرە. واتە ئەگەر ڕادیەت زانی یەکسەر دەزانی دیامێتەر چەندە، لێ چی دەدەی لەگەڵ 2. لێرە چیان لە من دەوێ؟ ڕادیەکەیان دەوێ. ئەمن دەبی لینیاڵی بینم بزانم ڕادیە چەندە. کاتە لینیاڵەکە دەینی پەیوانەکەی خۆت دەکەی، بەڵام نابی بنووسی بۆ وێنە 1,3 تەنیا هێلەی دەوێ. دەبی بیکەیە 1. ئەگەر 1,6 بوو دەیکەیە 2. ئەوە دەبی نزیچکەیەوە. کاتە لێرە گریمان ڕادیەکە لێرە تا ئێرە 1 سانتیمەترە. دەنووسی 1 سانتیمێتر. پاشان نووسرایە ڤیلکەت ئۆڤاردەنان لەو ژمارانەی ئێرە کامەیان؟ ڤیلکەت کامەیان بێست باشترین ژمارەیە؟ نارمەڤاردان باشترین ژمارەی نزیک کراوەیە لۆ چێوەی ئەو دەکڕۆنیە. فۆرکلارە ئایا چێوەکەی دەکاتە 5 یان 6 یان 7 یان 8؟ ئەتوش دەزانی چێوەی ئۆمکرێت یان چێوەی بازنە یەکسانە بە دیامێتەر گۆنگەر پی. پیش نزیکەی 3 و ئەو هایە پی 3 فاریزە 14 زۆر نێزیکە لە 3. واتە ئەتوو لێرە ڕادیەت هەیە، دەبی دیامەترەکەی ببینەوە. دیامەترەکە دەکاتە 2 سانتیمەتر. ئەو 2 ئەگەر لێچی بدەی لەگەڵ 3,14 دەکاتە نزیکەی 6. 2 جاران 3 6 ناکاتە 7، دەکاتە نزیکەی 6. کاتە باشترین واردایان باشترین سیفرەیان باشترین ژمارە 6. ئەوها بیر دەکەیەوە یان دەنووسی بەنووسی. پاشان نووسرایە هشتور ئاریەکەش ببینەوە و ئاڤڕوندەشی بکە. ئەتوش چ دەکەی؟ ئاریە دەکاتە هەمیشە دەکاتە ڕادیە گۆنگەر ڕادیە 2 جار.
گۆنگەر 3,5 تۆن. ڕادیەکە یەکە، جاران 1 جاران 3,5 تۆن، هەر دەکاتە 3,5 تۆن. دوایە ئاو ڕوندەی دەکەی لۆ هێڵتاڵ، واتە هەر دەکاتە 3 سانتیمەتری دووجا. ئەوها پرسیارەکەی چا دەکەی. 182 Vilken av kropparna nedan är kub. کامەیان کوبە؟ کوب واتە 6 پاڵوو، ئەوە کوبە. ئەدی کامەیان کوون؟ ئەوە سوارەکەت دەنووسی D و 3 سوارەکە دەنووسی B. پیرامید واتە هەڕەم، ژێرەکەی هەندێک جار ئەو هایە، هەندێک جار 3 گۆشەیە، بەڵام هەر ناوی پیرامیدە. لێرە 183 دەرێ هشتور ئار ڤولیمن. لە کاتی دیتنەوەی ڤولیمی ڕێت بلۆک 3 پێوەر هەیە، هەر سێکیان لێک دەدەی. ڤولیم یەکسانە بە 3 جاران 5 جاران 6، کاتە تەنیا دەنووسی 3 جاران 5 جاران 6، واتە 5 جاران 6 30 جاران 3 90 سانتیمەتری سێجا، چونکە ڤولیمە سێجا کوبیک. هەندێک جار مامۆستا ڕەنگە بیەوێ ئەتوو ئەوها چاچیکەی ئاریەکەی ببینیەوە، ئاریەی بۆتن ئاریا یان باس ئاریا، سەرێ و خوارێ هەر وەکو یەکە باس ئاریەکەی، واتە یەکەم جار شەشەکەی دێنی لێکی دەی لەگەڵ 5 دەبیتە 30، ئەو جە 30 دەینی لێکی دەی لەگەڵ 3. بەڵام ئەمن هەست دەکەم هیچ پێویست ناکە ئەوها ماندی بم، چونکە هەر ئاسانە، ئاسانترە ئەمن یەکسەر هەر 3 ژمارەکان بەیەکەوە لێک بدەم. بەڵام هەندێک جار ڕەنگە پرسیارەکە بەخۆی ئاریەکەت هەبی سیبی، ئەو کات ناچاری سیەکەی بینی لێکی بدەیت تەنیا لەگەڵ 3. پرسیاری 184 مێلان تڤۆهوس ئار 4 سانتیمەتر. ئەگەر تەمەشای ئەو وێنەیکەین، لە وێنەکەی لە مابەینی هەردوو خانوو 4 سانتیمەترە، ئەوها لە مابەینیان 4 سانتیمەترە. لەسەر نەخشە سکاڵەکەشمان هەیە 1 هەتا 15,000، واتە ئەو وێنەیە بە 15,000 جار بچووک کرایتەوە. لێمان دەپرسن هورلۆنگ ئاردە ئیڤێرکلیک هەیەتن، ئایا لە ڕاستیدا ماوەی نێوان دوو خانی دەکاتە چەند؟ سوارەکەشت دەبی بە مەتربی، ئەتوو لێرە سانتیمەترت هەیە، کاتە دەبی زۆر ئاگات لێبی. ئەو جۆرە پرسیارانە وەڵامەکەیان یەکسەر لیکێت ستێکنەچی دەکەی، یەکسەر لێرە هێڵەچی دەچێشی، لەو بەریش هێڵەچی دەچێشی، سکاڵەکەی خۆت دەینی، ئەوەی لە لای چەپی هەمیشە لەسەرەوە دەنووسی، ژمارەکەی لا ڕاست هەمیشە لە خوارێ دەنووسی. ئەو جە تەمەشا دەکەی، لێرە دەبی بیلدت هەبی، لێرەش دەبی ڤێرکلیێتت هەبی. لێرە بیل دەکەت بەخۆی نووسرایە 4 سانتیمەترە، ئەتوش 4 سانتیمەتری دادەنەی، ڤێرکلیێتەکە دەبی بەخۆمان ببینینەوە، کاتە ڤێرکلیێتمان نییە. لۆ دیتنەوەی ڤێرکلیێت لێرە زۆر ئاسانە، تەنیا لێکی دەدەی ئەو 4,15,000ەی، کاتە دەنووسی ڤێرکلیێت یەکسانە بە فیرا گۆنگەر 15,000. فیرە گۆنگەر 15,000 3 سفرەکان دەینە خوارێ، 4 جاران 15 یەکسانە بە 60. بەڵام ئەوە سانتیمەترە، ئەو بە سانتیمەتری ناوێ، بە مەتری دەوێ، کاتە لە کاتی مەتر تەنیا ئەو دوو سفڕەی فڕە دەدەی، کاتە دەکاتە 600 مەتر لە مابەینی هەردوو خانوو. 600 مەترە، 600 مەتر لە مابەینی دوو خانوو. ئەوە تەواو بووین. هذا صبرا.